ڕێبەری شەڕێکی ماڵوێرانکار باڵی بەسەر خەڵکی ڕۆژهەڵاتی نێوەڕاستدا کێشاوە. مەترسی هەڵگیرسانی شەڕێکی ماڵوێرانکار هەڕەشە لە ناوچەی ڕۆژهەڵاتی نێوەڕاست دەکات. بەجەر لەوەی کە لایەنەکانی شەڕەکە و زلهێزەکان چەندە دەیانەوێت شەڕێکی لەو شێوەیە ڕووبدات، بەڵام ئاماژەکان زۆرن بۆ ئەوەی هەڕەشەکانی کۆماری ئیسلامی و وەڵامدانە وەزارەتیەکانی ئیسرائیل دەبێ بە جددی وەربگیرێت. لایەنی ئیسرائیلی لە شەڕی غەزەدا گەیشتووەتە بنبەست. دەوڵەتی ئیسرائیل دوای تێپەڕبوونی 6 مانگ و کوشتاری زیاتر لە 33,000 فەلەستینی نەیتوانیوە بە ئامانجە دیاریکراوەکانی خۆی بگات. لە هەمان کاتدا ئەم دەوڵەتە لەلایەن ڕایگشتی جیهانی و تەنانەت هەندێک لە دەوڵەتە هاوپەیمانەکانی خۆی و لەوانە بەشێک لە ناوەندەکانی دەوڵەتی ئەمریکاوە لە ژێرگوشاردایە. لە ئەوە دووخێکدا قبولکردنی ئاگربەز لەلایەن سەرۆکوەزیری ئیسرائیل و کابینەکەیەوە بە مانای قبولکردنی شکست دێت. ئەوەش ویست و ئێرادەی بەشێکی بەرچاو لە خەڵکی ئیسرائیل بۆ لابردنی کابینە و بەڕێوەبردنی هەڵبژاردننی گشتی بەهێزتر دەکات. هاوکات لەوانەیە نێتانیاهو دوای دوورکەوتنەوە لە دەسەڵات بەهۆی گەندەڵی و سزادانیەوە زیندانی بکرێت. پێدەچێت لە دۆخێکی لەو شێوەیەدا دەوڵەتەکەی بنیامین نێتانیاهو لە ئیسرائیل پێ ناخۆش نەبێت کە بە سەرکێشیەکانی بازنەی شەڕەکە بەرفراوانتر بکات و دەوڵەتی ئەمریکا لەگەڵ حاڵەتێکی نەخوازراوە بەرەڕوو بکاتەوە. هەر بۆیە ڕۆژ دوای ڕۆژ هەڕەشە و جموجۆڵەکانی لە دژی کۆماری ئیسلامی زیاتر دەکات. لەلایەکی دیکەوە ڕۆژی چوارشەمە 22 خاکەلێوە خامنەئی لە کاتی وتاری نوێژی هەینی لە ڕۆژی جەژندا سەر لە نوێ هەڕەشەی لە ئیسرائیل کرد و وتی کە تۆڵەی هێرشی ئەرتەشیە وڵاتە بۆ سەر کۆنسولخانەی ڕژیم لە سووریا دەکاتەوە. هەروەها سەلامی فەرماندەی سوپای پاسدارانیش هەر لەو ڕۆژەدا هەڕەشەیەکی هاوشێوەی دووپات کردەوە. ئەوە لە حاڵێکدایە کە لە ماوەی دەڕۆژی یەکەمی دوای هێرشی ئیسرائیل بۆ سەر کۆنسولخانەی کۆماری ئیسلامی لە دەمێژ دام و دەستگا تەبلیغاتیەکانی ڕژیم و سەرجەم وتاربێژانی نوێژی هەینی هەفتەی ڕابردوو لە هەموو شوێنێک باسییان لە پیلانگێڕی دەوڵەتی ئیسرائیل بۆ پەلکێشکردنی کۆماری ئیسلامی و ئەمریکا بۆ ناو ئەو شەڕە و هەروەها وشیاری و جان بە خۆداگرتنی ڕژیمەکەیان لە دۆخێکی لەو شێوەیەدا دەکرد. سەکانی خامنەئی لە ڕۆژی جەژندا بە پێچەوانەی ئاراستەی تەبلیغاتی دەڕۆژی ڕابردوو بوو و ئاوێکی پاکی ڕژاندە بەسەر سەرجەم تەبلیغاتەکانی ڕۆژانی ڕابردوودا. وەزیری کاروباری دەرەوەی ئیسرائیل لە کاردانەوە بە قسەکانی خامنەئی لە هەژماری خۆی لە سۆشیال مێدیای ئیکس بە زمانی فارسی نووسی ئەگەر ئێران لە خاکی خۆیەوە هێرش بکاتە سەر ئیسرائیل، ئیسرائیل کاردانەوەی دەبێت و لە ناو خاکی ئێراندا هێرش ئەنجام دەدات. کاردانەوەی وەزیرێک بەرامبەر بە قسەکانی باڵاترین دەسەڵاتی دیکتاتۆری ئێران لە نەریتی وڵاتانی بۆرژوازیدا بە سوکایەتی پێکردنی ئاشکرادا دەنگرێت. پەرستاندنی شەڕ لە ئاستی ناوچەکەدا لە ڕوانگەی دەستە ڕاستیە جنایەتکارەکانی ناو کابینەی ئیسرائیلەوە وەک ڕێگە چارەیەک بۆ دەربازبوون لەو بنبەستەی ئێستایاندا دەنگرێت. قبولکردنی هەر چەشنە ئاگربەستێک لەلایەن سەرۆکوەزیری ئیسرائیل و کابینەکەیەوە بە مانای شکستیان لە شەڕی غەزەدا دێت. جگەلەوەش بەشێکی بەرچاو لە خەڵکی ئیسرائیل خوازیاری لابردنی نێتانیاهو هەڵبژاردننی گشتین. هەروەها ئەگەری زۆرەکە نێتانیاهو دوای دوورخستنەوەی بەهۆی دۆسیە دادگایەکەیەوە زیندانی بکرێت. لەم ڕووەوە سەرۆکوەزیری ئیسرائیل خۆشتربوونی ئاگری شەڕ لە ناوچەکە و هەڕەشەکانی کۆماری ئیسلامی لە خزمەت بە مانەوەی خۆی لە دەسەڵاتدا بەکاردەهێنێت. کۆماری ئیسلامیش کە ناچار بە تۆڵەستەندنەوە لە ئیسرائیل بووە، پێویستی بە ئەنجامدانی هێرشێکی تاڕادەیەک نمایشی و پڕهەراوهوریای هاوشێوەی هێرشە موشەکیەکەی بۆ سەر بنکەی ئاین عەسەد دوابەدوای کوژرانی قاسم سولەیمانی هەیە. ئەگەر هێرشێکی لەو شێوەیە لە ناوخاکی ئێرانەوە ڕووبدات، چاوەڕوان دەکرێت کە وەڵامی ئیسرائیلیش ڕاستەوخۆ بۆ سەرخاکی ئێران بێت. ئاشکرایە کە سەرکێشی شەڕەنگیزیەکانی هەردوولا دەتوانێت ببێتە هۆی هەڵگیرسانی شەڕێکی ماڵوێرانکار لە نێوان ئەم دوو دەوڵەتەدا.
شەڕێکی لەو شێوەیە سنووردار بێدیان بەربڵاو دووکەڵەکەی دەچێتە چاوی خەڵکی ئێران و ئیسرائیل و زیانە مرۆیی و مادیەکانی کارەساتبار دەبێت. قسەکانی ڕۆژی ڕابردووی خامنەئی بەمانای زەمینە خۆشکردن بێت بۆ هێرشی کۆماری ئیسلامی لە دژی ئیسرائیلیانە نیگەرانیەکی زۆری سەبارەت بە ئەگەری هەڵگرستانی شەڕ لە نێوان هەردوو وڵاتەی لە نێو خەڵکدا دروست کردووە. ڕاگررتنی سێبەری شەڕ بەسەر خەڵکی ئێرانەوە ئامانجەکەی بریتیە لە لاوازترکردنی بزوتنەوەی سیاسی و ئابوووریەکانی نێوخۆی وڵات و ڕزگارکردنی ڕژیم لە دوای ئەو قێرانە چارە هەڵنەگرانەی کە تیادا گرفتار بووە. بەڕێوەچوونی ئاکسیۆن و شاراکی دژ بە شەڕ لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات دەتوانێت گوشارێک بێت بۆ سەر کۆماری ئیسلامی بۆ ئەوەی ناچاری بکات لە بری پێداگیریکردن لەسەر تۆڵەسەندنەوەی ڕووداوی کونسولگەریەکەی هێزەکانی لە سووریا بکشێتەوە و کۆتایی بە حزوری پڕهەزینەی سوپای پاسەران لە وڵاتە بهێنێت کە بەردەوام ئامانجێکی یاسان و بەردەستن بۆ ئیسرائیل.